بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان ئەمەوێ لە سەرەتا سەرنجتان بۆ شتێک ڕابکێشم سیرکەن. ئەوە تەمەنی ئێمەیە ئەڕوا. ئەمڕۆمەوێ باسی کات بکەم. ئەوە کاتە ئەڕوات. کات ئەکرێ بە سێ بەشەوە. بەشێکیان تێپەڕیوە. ئەگەر ئێستا سیرکەن سعات 4 و تقریبن 23 خولەکە. باشە. ئەمەی کە پێش ئێرەیە ئەمە هەمووی تێپەڕیوە. واتە لە دواوەمانە ئەنی تێپەڕیوە. کاتێکی ترمان هەیە کە ئێستایە. واتە کاتژمێر 4 و 23 خولەک. ئێستایە. کاتێکی ترمان هەیە لە دوای کاتژمێر 4 و 23 خولەکەەوە دەست پێکە کە بریتە لە ئایندا. کات ئەو شتەیە کە ژیانی ئێمەی لێ دروستە بێ ئەوەیە کە ژیانی ئێمەی لە ناوایە. بۆیە بۆ ئینسانی ئیماندار بە تایبەتی کە مانجی پیرۆزی ڕەمەزانە زۆر گرنگە بیر لە کاتەکانی بکاتەوە. کاتەکان چۆن بەکاردێنێ و چۆن کاتەکانی ئەخاتە خزمەتی عیبادەتی خوای پەروەردگار خودای پێڕازیەکە. چونکە بیرمان نەچێ کات یا وات لێ ئەکا کات یا وا دەکا ئەگەر نێقۆزیتەوە مستحقی دۆزەخت دەکا و ئەگەر بە جوانیش بەکاری بێنی دیسان مستحقی باشت دەکا. کەواتە کات ئەوە دێنێ کە ئینسان زۆر حسابی بۆ بکە. لەبەرەوە لەگەڵ میوانەکەمە باسی گرنگی کاتتان بۆ بکەین لەگەڵمانە بمێنن. السلام عليكم جنابي مامۆستا. شکر باشی خوا لێ ڕازی بێ. شکر باشی سپاس دەکەم ئەزمانی ئینشاءڵڵا سپاس دەکەم. با قوربان سپاس دەکەم. خۆشەویستان ئێمە ئێستا ئامادەکاریمان کردووە واتە ئامادەین بۆ ئەوەی کە بەرنامەکە پێشکەش بکەین. بەڵام ئێمە باسی کاتمان کرد هەموو شتێک کاتی خۆی هەیە. هێشتا ئێمە وەختی ئەوە نهاتوە کە بەرنامەکە ڕیکۆرد بکەین بۆیە چاوەڕێکین کە خۆرەکە ئاوا بێ و دەست بکەین بە تۆمارکردنی بەرنامەکە. مامۆستا گیانیا خوا بەخێر بێی. زۆر سپاس بۆ ئەوەی کە ئەزێتی کێشا و لەم بەرنامەیە لەگەڵمانە بوویت. ئینشاءڵڵا. مامۆستا هەر یەکسەر ئەچمە سەر پرسیارێکی زۆر جەوهەری ئەویش کە خوای پەروەردگار لە سوورەتی عەسڕە. بەڵێ. وەالعەسڕ یعنی سوێند بە کاتە خوا. ئەم سوێند خواردنە بۆ ئێمە ئیماندار یعنی چ پەیامێکی هەیە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ خوای گەورە سەر نیعمەتی ئیسلام و ئیمان هەزاران سەڵات و سەلام لەسەر جانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەسەر یاران و شوێن کەوتوانی تا داگاتە سەر خۆمان و لەسەر بینەران و بیسەرانیش. لە مەسەلەی سوێند خواردنە طبعاً کات لەبەر ئەوەی زۆر گرنگە بۆیە خوای گەورە سوێندی پێ خواردووە. هەر شتێک لە مەخلوقات ئەگەر خوای گەورە سوێندی پێ خوارد معنای ئەو شتە زۆر گرنگ و گەورەیە. بەس هەر شتێک لە مەخلوق ئەگەر ئینسان سوێندی پێ خوارد معنای ئەو شتە مقەدەسە. ئێستا ئێمە بۆمان نییە سوێند بە مەخلوقات بخۆین بەس بە خالیق لەبەرەوەی مقەدەسە. بەڵام خالیق ئەو شتانی کە جیای کردوێتەوە لە مەخلوقات کە سوێندی پێ خواردووە معنای ئەو شتە زۆر گرنگە ئەی ئینسان تۆ ئاگار لەبێ. یەکێک لەو شتانی کە ئەڵڵا جەلە جەلالوو سوێندی پێ خواردووە کاتە. وەالعەسڕ واتە سوێند بە کات و زەمان. چونکە واتە ئەی خەڵکینە ئاگاتان لە کاتەکانتان بێ چونکە کات سەرمایەی تەمەنی ژیانی ئینسانەکانە ئی هەموو زیندەوەرەکانە جا نەک هەر وەالعەسڕ لە چەندی شوێنی کە بۆ نمونە وەالفەجر سوێند بە بەرەبەیان ئای چەند خۆشە ئینسان لە بەرەبەیانە هەڵسێ بچێ بۆ ئیش و کاری خۆی بۆ دەوامی خۆی بۆ کار و کۆشی خۆی یان لە شوێنش کە دەفەرمێ وەاللەیلی ئیذا یەغشە کە ئای سوێند بە شەو کاتی دنیا دادەپۆشێ ئیسراحەت چەند خۆشە ئینسان لە شەوە
كاتي خو إسراحت بك والنهار إذا تجلى سوين بروش ككاتي معيشة وجيان وكاتي كدركود باشە مامۆستا بمبورە بەڵێ. بمبورە بەس خۆی پەروەردگار لە سوورەتی عەسرا کا فەرمێ وەلعەسر دوایی هەر ئەفەرمێ لە ئاەتی دووەمە والعەسر إن الإنسان لفي خسر باشە بە شێوەیەکی گشتی سەرنجمان بۆ ئەوە ڕاکێشێ کە ئینسان ئەگەر کات نەقۆزێتەوە لە خەسارەتمەندیایە بەتاکید. باشە ئەم کاتە چۆن نەقۆزرێتەوە مامۆستا ئەمە گرنگی کاتمان پێ دەڵێ بەڵێ. خی گەورە پێمان دەڵێ گرنگی کاتە کە تۆ سوێن بە کات و زەمان هەموو ئینسانەکان لە خەسار و مەندیدان لە زیانان ئیلا ئەوانە نەبێ کە ئەو کاتە دەقۆزنەوە لە ئیمان و ئیسلامە بە عملی ساڵح بە قسەی چاک بە ئارامگرتن بە کات بەشتە چاکەکان دەی قۆزنەوە یعنی کات ئەوەندە گرنگە وەک زانایەک دەفەرمێ ئەگەر خەڵکی بیان زانیا کات چەند گرنگە قەت پێڵاوی قەیتانداریشان نەدەکڕی لەبەرەوەی چەند دقەیەک لە کاتەکەیان دەگرێت سوبحان الله لەبەر ئەوە کات سەرمایەی دەسمایە و سەرمایەی ژیانە لەبەر ئەوە کات ئەوەندە گرنگە کە ئینسان بەهۆی کاتەوە دەتوانێت خوا لە خۆی ڕازیکە دەتوانێت بچێتە بەهار دەتوانێت بچێتە جەهەنەم بە تایبەتی هەندێک کاتی تایبەت هەیە ئەگەر ئێمە باسییان بکەین مەسەڵەن کات هەمووی گرنگە بەڵام هەندێک کاتیش هەیە لە هەندێک کات گرنگترە باشە باسی ئەوە شەکەیت بەس مامۆستا ئێستا وەسائیلی خافڵاندن کات بەسەربردن زۆر زۆرە ینی بۆ ئینسانێکی ئیماندار ئەبێت چۆن بیر لە کاتەکانی بکاتەوە ئێستا مەسەڵەن ئەو مۆبایلێ بەدەستمانەوەە ئەو سمارتفۆنە یعنی ئەگەر خۆمانی لێ نەگرینەوە ئەگەر حسابی بۆ نەکەین باوەڕکە زۆرینەی کاتەکانمانە بەتاکید تۆ ئەگەر ڕۆژێک مۆبایلەکە دانەگیرسێنی ئەگەر ڕۆژێ لە خەت نەبی بۆ بچیتە شوێنێک مەسەڵەن بۆ لە خەتی مۆبایلەکەت بێ ئەزانی کات هەستەکەی کات زۆر بەبارەکەتە مامۆستا ینی چۆن وا بکەین کە ینی ئەو وەسایلانە ئەوەندە کاتمان نەبن ینی تۆ بە ئەوە بڵێم تۆ وەسێتت بۆ ئیمانداران چییە کە بیر لە قۆستنەوەی کات بکەنەوە بۆ کات ئەو شتە زێڕینەیە کە تەمەنی ئەوانەوە ئەوەشە کە لێپرسینەوەیان لێکرێ چونکە خی پەروەردگار لە قیامەت هاچێک لەو شتانێکە لێ دەپرسێتەوە کاتە بەڵێ ڕاستە ئێمە دەبێت دائما ئەوە بە کەسێک دەکرێت کەەوە ئاەت و فەرمودەکانی لەبەر چاو بێت ئەوە تا خی گەورە سوێندی پێ خواردووە ئەوە تا مەسەلەن پێغەمبەری خوا سەڵاسەم ئامۆژگاریمان دەکات فەرمێ ئیغتەنیم خەمسەن قەبلە خەمسی پێنج شتان پێنج شتان بە غەنیمەت بگرن بە فرسەت بگرن حیاتیکە قەبلە مەوتیکە ژیانەکەت پێش مردنت کاتی ژیانت ئەنجا لە هەمووی ئەوانشدا کە لێمان دەپرسێتەوە لە ڕۆژی قیامەتێ لە چییە لە ئینسان دەفەرمێ لا تەزول و قەدەمە عەبدین حتى يسأل عن أربع لە چوارشت پرسیار لێ دەکرێت ینی هەنگاو هەڵ نایەنیەوە تا لە چوارشت پرسیارمان لێ دەکرێت یەکەم شت چییە عن عمریکە فيما أفناه ئەرێ تۆ ئینسانەکە ئەو تەمەنە لە چی ئەسەرف کرد وەڵا لە سوۆسیال میدیا و لایکم زۆر بێ و کۆمنتم زۆر بێ ئەخدەی چێ سوۆسیال میدیا ینی تەمەنەکەی بردی زیانی بردی مەسەنجا لێمان دەپرسێتەوە وعن شەبابەک تەمەنی گەنجێتی لە چی ئەسەرف کرد لە کافتریا لا مثلا پیاسەی لە شتی لە هولعب و گاڵتەجاری لە سوۆسیال میدیایە کە هیچی تێدانێ وەکو پێویست دەبەرەوە ئەمن زۆر زابی لەوە دەکەمەوە ئێمە کاتێک کە زەرەدێکی ماڵی دەکەین ئێمە هەر ڕۆژێکە لە تەمەنمان دەڕوە لە زەرەرای بۆچ کرد لە مردن نزیک دەبینەوە لە کاتی تەمەنمان کەم دەبێتەوە کەچی خەفەتی بۆ ناخۆی گوێی پێ نادەین بەڵام کاتێک کە پارەکەمان کەم دەکا لە ماڵەکەماندا زەرە دەکەن زۆر خەفەتی پێخۆین دەی پارە لەکوێ و تەمەن لەکوێ یعنی زۆر سەیری ئینسان خەفەت لە شتێک دەخوا پارە پیا بێتەوە بەس تەمەن کە ڕۆی دوێنێ کە ڕۆی دەستمان چوو جاما ئەمە پرسیارێکی ترێنێ زۆر جار ئێمە شیوە نەکەین بۆ ڕابردوو شیوەنەکەکەین بۆ ڕابردووە لە تەمەنەکە وا ڕۆی کەچی حساب بۆ ئێستا ناکەین حساب بۆ ئایندە ناکەین یعنی شتێک کە ڕۆیوە لە دەستمان دەرچووە قابلی ئەوەیە لە لایەمە شیوەنی بۆ بکەین کەچی بیر لەوە ناکەینەوە کە ئایندەیەک لە بەردەمانە ئایندەکە گرنگە ئەوەی کە مەسەلەن بۆ منە ڕۆیوە ناکرێت ئەوەندە خەفەت بارمان بکە بەڵام ئەوەی کە لە بەردەمانایە مەسەڵەن بۆ من ئێستا مانجی ڕەمەزانە ینی فرسەتێکی زۆر باش لە بەردەمانە هەیە بەوەی کە خی پەروەردگار کردوێتی بە بەهانەیەک بۆی کە بەڕاستی لێمان ڕازی ببێ ینی هۆکارێکی زۆر سادە و ساکارە بەڵام حساب بۆم ئایندەیە حساب بۆم ئێستاە ناکەین هاوڵانی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم چونکە
تێگەیشت بوون هەموو ساعتەکانی تەمەنیان نادە یەک ساتیان بە فیڕۆ بڕوە ئەوە تا ڕسول الله صلی الله علیه و جارێکیان لەناو هاوڵان دانیشت بوو فەرمووی ڕەمەزان نەبوو فەرمووی چی ئەمڕۆ لە ئێوە بە ڕۆژوە هەندێک لە هاوڵان هەر یەکەی دەستیان بەرزکردەوە من پێشەوە ئەوبەکر فەرمووی منیش فەرمووی چی ئەمڕۆ لە ئێوە لەگەڵ جەنازەیەکا چۆ بۆ سەر قەبران پێشەوە ئەوبەکر فەرمووی من فەرمووی چی ئەمڕۆ لە ئێوە خێرێکی کردووە پێشەوە ئەوبەکر فەرمووی من دیارە هەر جارێ هەندێک کەس دەستیان بەرزکردەوە فەرمووی چی ئەمڕۆ لە ئێوە سڵحێکی کردووە فەرمووی قوربانە من ئەمڕۆ سڵحێکشم کرد لە بینی ژن و مێردەکە کێشەیان هەبوو فەرمووی چی ئەمڕۆ لە ئێوە خێرێکی کردووە فەرمووی قوربان من ئەمڕۆ درهەمێکم کردووە بە خێر جا فەرمووی هەر کەسێک لە شەو ڕۆژێکدا یەکێک لەم 5 خێرانە بکە یەکێک لە دەرگاکانی بەهەشت بانگیەکە لە ڕۆژی دوایی فەرمی قوربان ئەی ئەگەر کەسێک هەر پێنجی کردبوو فەرمووی لە ئومەتی من پیاوی وا هەڵدەکەوێ کە لە ڕۆژی قیامەت هەر دەرگاکە بانگیەکە دەڵێ ئەو دەڵە وەرە لێرە ئەوە لێژر فەرمی ئەو بەکرد توێشیشی لەوانە ئەوە بۆ پێشەوە ئەو بەکرد گەیشت بۆ پلۆپایە لەبەرەوەی سەعاتەکانی تەمەنی هیچی بەزایان نەداوە بۆیە پێویستە ئێمە ئێواران کە دادەنیشنە ماڵە بڵێن ئەرێ ئەمڕۆ چیمان کردووە بابزانین چیمان بۆ خوا کردووە چیمان بۆ خۆمان کردووە چیمان پێش خستووە لە تاعات و عیبادات لە چاکە یعنی بەڕاستی کاکە پەیوەند ئێمە گەر بیر بکەینەوە لە زانانی خۆمان هەری کوردی خۆمان مەسەلەن تەماشا دەکەی پیاوێکی وەک مامۆستا عەبدولکەریم مدەڕیس زیاتر لە چێشی خۆی کتێبی نووسیوە لەبەرەوەی 1 دقیقە و 1 ساعتی بەزانە داوە ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لەبێ لە تەمەنێکی 45 ساڵیدا ئەوەندەی کتێب نووسیوە یەکێک لە کتێبەکانی کە مینهاجە کە دەیان شەرحی لەسەر کراوە کە توحفەی ابن حەجەر لەسەر ئەوە یعنی ئەگە تەماشا دەکەی یان بۆ نمونە زانا گەورەکانی کوردەواری خۆمان بۆ نمونە مەلا عەبدوڵای قامیشی یعنی 50 دەستخەتی بەجێ هێشتووە بۆ کوڕەکانی کە ئێستا لای ئێمە پارێزرا بە خەتی خۆی نووسیوەتی لە خان و کوڕەکاندا لەبەر سراڕەشکەی کاتێک کە بڵێن برسی بوون کاتێکەوە هیچ تەکنۆلۆژیان نەبووە کاتێکە وەسائل نەبووە یان مەلا ئەحمەدی قامیشی کە باپیری منە ئەویش دەیان کتێبی بۆ ئێمە بەجێشتە مەختوتە و بەدەستی خۆی نووسیوەتی لەو کاتەیدا کە ئەو وەسائلی ئێستا نەبوو ئەو تەکنۆلۆژیان نەبووە بەڵام ئەوان خەمی ژیانەکەیان بۆ زانیویانە سەعات بۆ سەعات تەمەنەکە دەڕوا لە مەدن زیگ نەبنەوە لە ڕۆژی قیامەت لێمان دەپرسێتەوە ئەو سەعاتە لە چیا سەرف کرد ئەو کاتە لە چیا سەرف کرد ئایا دەکرێت بڵێن هەر لە سۆشیال میدیا ئایا دەکرێت هەر بڵێن خواردنەوە ئایا دەکرێت بڵێن لە خەوتن ئەرێ خانوەکەمان چەند ژووری خەوتنی هەیە ئایا ئێمە بۆ خەوتن دروست کراوین ئێمە بۆ عیبادەت دروست کراوین دەبێت قەدری ئەو کاتانە بزانین زۆر باشە مامۆستا ئێمە ئەگەر سەیری قورئان بکەین فعلەن ئەوەی کە جەنابەت باست کرد خوای گەورە لە دەیان شوێن سوێندی بە کات خواردووە بۆیە ئەوەی کە ئینسانیش مەسەلەن بۆ منە تیام عیبادەت دەکایە هەوڵەدا کە خوای پەروەردگار لە خۆی ڕازیکە کاتە بەڵام ڕەنگە لە کاتێک بۆ کاتێکی دیکە جیاواز بێ ینی مادەم خوای پەروەردگاریش مەسەلەن بۆ منانی شوێنەکانی دیاری کردەوە شوێنانی کە سوێندی پێ خواردووە ڕەنگە ئێستا مسلمانێک لەمان بپرسێ بڵێ باشە ئەوە پێمان بڵێن ئەو کاتانەی کە زۆر عیبادەتیانە وانە عیبادەتیانە زۆر باشە لە ینی ئەم پرسیارە مەسەلەن ڕوبە ڕوومانەکرێتەوە ئەو کاتە گرنگ و کاتە بایەخدارانە ئێمە وتمان کات دەسمایی تەمەنی ئینسانە هەر کاتێک کە دەڕۆتمان لە زەرەداین ئێمە ئەگەر لە چاکەدا سەرفی نەکەین باش بۆیە ئێمە دەبێت پێش هەموو شتێک خەمی کاتەکانمان بێ ڕەحمەت لە شاعیر کە فەرموویەتی زەمانە دێت و ڕادەبری وەچی بەعدی سەبا وایە حەیف بۆ عومرە سەرفی کەین بە بێهودە لە دنیایە وتمان کات هەمووی گرنگە بەڵام هەندێک کاتێک گرنگترە بۆ نمونە کاتی ڕەمەزان مانجی ڕەمەزان کە گەورەی مانگەکانە بەتاکید یعنی زۆر گەورەتە کە نوێژێک تیا بە هەفتا نوێژە مەسەلەن عیبادەتەکان شەوانی قەدر مانجی ڕەمەزان کە گەورەی مانگەکانە کاتەکەی شەوی قەدریش کە گەورەی شەوەکانە کەواتە و هەروەها کاتی بەرەبەیان وەلفەجر دە ڕۆژەکانی مانجی قوربان اینجا مەسەلەن بۆ نمونە کاتەکانی ئەو هەندێک کاتی تایبەت هەیە بۆ شەو ڕۆژی جومعە ئەمە کاتە سەڵاوات زۆر لەسەر پێغەمبەری خوا بڵێن صلی الله علیه و سەلەم سوورەی کاف بخوێنین زیکر و تەسبیحات زۆر بکەین یعنی ئێمە
ئەگەر بەڕاستی قەدری کاتەکان بزانین بەردەوام لە تاعات و عیبادەتی خوا بین ئەمە شەو ڕۆژی جومعەیە ئەمە ڕەمەزانە ئەمە شەوانی قەدرە ئەمە مەسەلەن کاتی سەعاتی جومعەیە ئەمە مەسەلەن دەشەوەکانی مانجی قوربان سەرەتای مانجی قوربانە کاتەکان هەمووی گرنگن بەڵام گرنگ هەیە و گرنگتر هەیە باشە مامۆستا شتێکی کە لەوانەی کە یعنی ڕەنگە سەیدی با بڵێن عیبادەت بێ ئەوش ئەوەیە کە دوعا کاتی دوعا چ کاتێکە بەڵێ کاتی دوعا کاتی زۆرە لێچێک لەوانە والمستەغفرین بالئەسحار الله خوا دەفەرمێ خوا مانجێڕی لەو کەسانەی کەەوە ئەوانەی لە بەرە بەیانیاندا لەخوا دەپاڕێنەوە ها نیو سعات پێش مەلا بانگان دوای کە مەلا بانگەدا لەخوا دەپاڕێنەوە والمستەغفرین بالئەسحار خوا مانجێر لەو کەسان زا بە تایبەتیش بەرە بەیانی کەی ڕەمەزانان بەرە بەیانی ڕەمەزانان ئەوە زۆر زۆر گرنگە ئەجار کاتی پارانەوە کاتی ڕۆژوشکاندن الله للصائم عند فطره دعوة لا ترد يعني ڕۆژۆوان لە کاتی کە ڕۆژووی دەشتێنێ دوعاکەی ڕەت ناکرێتەوە زە ئیسان دوعا بکە بۆ ئیمان بۆ حاڵی مسلمانان بۆ حاڵی کوردان بۆ خزم و قەومان بۆ دەروجیران دائما دوعای عام بکەین کەواتە لە کاتی بەربانگە لە کاتی بەرە بەیانیانە لە شەوانی قەدرە زۆر بپاڕێنەوە زۆر بە کوڵ و بەدڵ بپاڕێنەوە بەڵام گرنگەوەی دوعاکانمان بە کوڵ و بەدڵ بێ بۆ خوا بێ ئەمە زۆر زۆر گرنگە بەڕاستی چکە دوعا هو العیبادە مخ العیبادە ڕەگ و ڕیشەی عیبادەتە چونکە دوعا سیلەیە پەیوەندێ لە بینی بەندە و خوادا بۆیە ئێمە زۆر گرنگە کە ئاگامان لێبێت کاتەکانمان بە فیڕۆ نەدەین بە تایبەتی لە تاعەت و عیبادەت باشە مامۆستا یەکێکی دیکە لەوانەیە کە ئێمە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانە لای لەکەینەوە چوونە مزگەوتە ئەو کاتی چوونە مزگەوتەش ینی چەندێک بایەخدارە ینی خەڵکێک ڕەنگە بڵێ دەی باشە ئەگەر قسە لەسەر عیبادەتە من دەکرێت عیبادەتەکەم بکەم کاتێکی گونجاوی بۆ دابنێم لە ماڵەوە بم لەگەڵ ماڵ و منداڵی خۆم بەڵام مەسەلەن نەچمن مزگەوت ئەو کاتانێک کە ئەی بەخشین بە مزگەوت یاخود ئەچینە مزگەوت ئەمانە چ گرنگ خەڵکێک هەیە بۆ خۆی دەیشەرعێنێ یانەوە تا نازانێ یانەوە تا لە کۆڵ خۆی دەکاتەوە ئەینا بێ حکمت نییە نوێژێک لە مزگەوت دە 27 نوێژی ماڵەیە چکە تۆ تێکاری خەڵک دەبی خەڵک دەبینی سەلام و کەلامێک ئەوە یەک دوو ماڵی من و تۆ گەورەترانە ماڵی خوا ئەی ماڵی خوا جەل لە جەلالوه بێگومان لەبەرەوە ماڵی خوا گەورەترە بۆیە عیبادەت لە ماڵی خوا و بە تایبەتی پێنج فەرزەکان و بە تایبەتی کاتی جومعەکان ئەمانە هەمووی ماڵی خوا مقدەس و پیرۆزە هەرچەند هەیە خەڵکانێک هەیە لەوانەیە ئەو ڕێزەی نەگرێ و بە بێڕێزی سەیری بکە بەڵام بە حەقەت قەدری زێر لای زەڕەنگرە بۆیە بەڕاستی ئێمە هەوڵ بدەین کاتەکانمان لە تاعەت و عیبادەتدا بەسەربەرین چونکە بەڕاستی بۆ قیامەت هەر ئەوە فریامان دەکەوێ ڕەحمەت لە شاعیر کە وتویەتی عیبادەت فەلسەفەی عومرە هەتاکو ماوی وریابە خەریکی تەزکیەی نەفس و ڕەفیقی ئەهلی تەقوا بە گەر یارت ڕەفیقی سادق بێ چ باکی ڕێگەتە گەر بەدخود لەگەڵدا بێ جەهەنەم جێگەتە بۆیە بەڕاستی فەلسفەی عمری ئێمە عیبادەتە خوا پاداشتی باتەوە ینی بەڕاستی ئێمە دەبێت کاتەکانمان چونکە کات زۆر بە خێرایی دەڕوە ینی بەڕاستی فریایش ناکەوین کاتی ئێستا بەڕێزان بینەران ینی کە ئێمەستا باسی کات دەکەین والله جاری وا بەزەیمان بە خۆمانداتە هەر وا دەکەی سەری مانگە وا دەکەی سەری ساڵە وا دەکەی جومعەیە وا دەکەی ینی فەرمودەی رسول الله صلى الله عليه وسلم يتقارب الزمان گوترێت تەمەنیش کورد بۆتەوە سبحان الله يتقارب الزمان بەرەکەت لە مانگان نەما لە ساڵ و ڕۆژانەما هەروە دەکەی هەر کرێکی ێزانێ هەروەکە سەری مانگە لەبەرەوە ئێمە مامۆستانی ئاینی هەروە دەکەین وتاری جومعە بەدا بنێ لەبەر ئەوە بەڕاستی ینی کە بەرەکەت لە کاتەکاندا نەما دەبێ ئێمەش پەلە بکەین ئەوە تا حتا وای لێ هاتووە وەختە بڵم ینی ساڵەکانی ساڵی موسە بۆ بەدەمانگ لەبەر ئەوە کات زۆر بە خێرایی دەڕوا بەسەرماندا و زۆرێکی ئێمەش غافڵین بێ ئاگاین بە دیار ئەم سۆسیال میدیاوە سەری لە خەڵک تێکداوە ئیتر ینی کاتەکانمان لە چیا ڕوە بەپەلە هەواڵی بەپەلە چی بوو کۆبوونەوەکە ئەم کابینێ ئەم هەڵبژارنە یعنی لەم شتانەدا تەمەنەکەمان ڕۆ کاتێکی لە قیامەتێک کە تەماشا دەکەین ئەم شتانە بازاڕی نییە لەبەرەوە زۆرێکمان ئەگەر وریانی ڕەنج بە خەسار دەبین زۆر ڕاستە مامۆستا تەمان مامۆسانی ئاینی زۆر ئامۆژگاریمانەکەن فعلەن لەسەر کات حەقی خۆیان شتێکی زۆر باشە چونکە وەکو وتم بە قیمەتە بزەبت
لەگەڵەوە کە بە قیمەتەوە مەسا ئێمە وەکو وتم خافلاندنیشمان زۆرە ینی وەسائلی خافلاندن و ئەوەی کە کاتمان بە فیڕۆڕۆ ئەمەشمان زۆرە بەس گرنگ ئەوەیە کە جارشکە ئەوە پرسمەوە کە کات چۆنە قۆزرێتەوە ینی کات خۆی بۆشاییە مامۆستا ینی بۆشایە پڕەکرێتەوە ئاجان هەن لە مەکتەب ئەنگوت کاکە ئەم بۆشایە بە وشەیەکی گونجاو پڕ بکەرەوە ئەمە چۆن بە گونجاوی پڕی بکەینەوە خۆ عیبادەت مامۆساکەیە ماڵێن عیبادەت بە هەر خەیاڵمان بۆ نوێژ نەچێ هەر بۆ ڕۆژوو نەچێ وانە چاکەکردن ئەنی چۆن چاکە بکەین وڵا جا ئێمە دەبێت وەکو لە سەرتا باسی پێشەوە بەکرمان کرد ئێمە عیبادەتە کاتەکانمان لە چاکە لە سیلێ ڕەحم لە خوێندنەوە لە قورئان خوێندن لە تاعەت و عیبادەت لە ئادابی ئیسلامی ئەمە زۆر زۆر مهمە ئینجار لە هەوڵدان لە خۆشگوزەرانی بۆ ئەوەی کەوە یعنی ژیان ینی حیا حرمەت یعنی ڕێزی بەرامبەر قەومێک هەبوون لە مێژوودا باس کراوە لە قەبرستانەکانیان عادەتیان وا و لە چێلی قەبرەکانیان دەنووسی ئەم پیاوە ئەم کەسە 6 ساڵ یان 7 ساڵ ژیاوە بەڵام 4 ساڵ لیان دەنووسی ئەم پیاوە ئەم کەسە 6-7 ساڵ تەمەنی بووە بەڵام 4 ساڵ ژیاوە یان 2 ساڵ ژیاوە زۆر زعجیب بۆ ئەم قسەیە زۆر سەیرە لێ دەنووسی لە چێلەکەی ئەم کەسە 6 ساڵ تەمەنی بووە یان 7 ساڵ بەڵام لێ نووسراوە 4 ساڵ ژیاوە یان 2 ساڵ یان 10 ساڵ بۆ تومەس پێوەەر لای ئەوان پێوەری ژیان تەمەن نەبووە ژماری ساڵەکان نەبووە پێوەری ژیان لای ئەوان خزمەت و حرمەت بووە پێوەری ژیان لای ئەوان خزمەت گوزاری بووە وڵا ئەگەر لای ئێمە بێ ئێمە بەڕاستی ئەگەر ئەوە پێوەەر بێ وڵا ئێمە سبحان الله ئەوە نە ژیانی هەژاری و نەداری و قەیران و بەزم و ڕەزمی کوردایەتی و ئەوە نە مشکلەمان بۆ دروست بووە کەسێک کە عمری 7 ساڵ بێ دەتوانین بڵێن 7 ساڵ نەژیاوە زۆر ڕاستە مامۆستا تەمان کاتەکەمان لە کۆتاییایە بەس پێش ئەوەی هەر باسی کاتی شەو کاتەکە سەریع دەڕەوە بزەبێت کاتەکە درەنگیش بووە کاتی باوڵێن بەرنامەکەش کۆتایی هاتەوە بەس حەزم لە کۆتاپەیان بوو کۆتاپەیامی جەنابەت چیە بێت بەڵێ دیارە لكل بداية نهاية کەوتت کاتەکەمان بەرەو کۆتاییە دیارە هەموو شتە کۆتایی هەیە وەڵاهی من پەیامی کۆتاییم ئەوەیە کەوە قسەیەکی ئیبن الجەوزی ڕەحمەتی خوای لێبێ کە لە پرسیاریان کرد لە عەلی تەنتاوی عالمێکی گەورە بوو وتیان دوای 80 ساڵ دوای ئەو هەموو عیلمە قسەت چێ لە سەرنجی تێ لەسەر ژیان ئەویش فەرمووی قسەی ئیبن الجەوزی فەرمووی إن مشقة الطاعة تذهب ويبقى ثوابها فەرمووی ماندووبوونی تاعەت و عیبادەت دەڕوا بەڵام پاداشتەکەی دەمێنێتەوە خێر و بێر و پاداشتەکەی وإن لذة المعصية تذهب ويبقى عذابها فەرمووی لەزەت و خۆشیەکانی تاوانەکان دەڕوا سەعاتێکە لەزەتێکت بینیوەیان چەند ساتێک چەند دقەیەک لەزەتەکەی ڕۆیشتووە بەڵام سزاکەی چاوەڕێتە یعنی سزاکەی چاوەڕێتە لەبەر ئەوە وەکو شاعیرەکەی خۆمان دەڵێ گوناهت کرد تامی ڕۆیی سزاکەی وا چاوەڕێتە دەفرمێسکی پەشیمانی هەڵوەرێنە هەتا ئەمری لەبەرەوە بە کورتی و بە کوردی ئەم ژیان تاقیکردنەوەیە ئەبێ ئێمە لەو سات و کاتاندا هیلاک بین ماندوو بین بۆ ئەوی بەرهەمێکی باشمان دەستکەوێ پاداشتەکەی کرێیەکەی لەو سەر وەردەگرین جا ئەوەی کە چاکە دەکا من يزرع الخير يحصد السلامة ئەوەی چاکە بکە چاکە دەدروێتەوە ئەوەی خراپەش بکە سزا و عیقاب هیچ شتێک لای خواون نابێ لە کۆتاییە ئەڵێم ئێمە هەمومان دەبین بە یادگاری خوا بە یادگاری شوان مامۆستا زۆر داوا لێبوور نەکەین بەرنامەکەمان لە کەشێکی زۆر ساردا کرد ماشەڵڵا سەرماش بوو بە دڵنیام جەنابی سەرمات لەسەری ئەجرت وەرەگری جەوەکەیش تەبعاً وەکو سەر و ڕشی مسپیە خوای گەورەی ئینشاءڵڵا دڵ و دەم و چاومان سپیکا لە قیامەت تاعەت و عیبادەتمان قبول کە یا رب العالمین ئی هەموو لایەک ئی ڕۆژ و گران ئی مسلمانان تاعەت و عیبادەت و خوای گەورە عاقبەتمان بەخێر بجێڕێ ئینشاء الله تعالى ئینشاءالله بەڵێ خۆشەویستان پێشەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێنم ئەبێ زۆر سوپاسی هاوکارانم بکەم کە ئێستا ئێوە نانبینن لە پشتی کامێراکانەوەن تەبان ئێمە ئاگرەکەمان لێ نزیک بوو بەڵام ئەوان زۆر سەرمایان بوو ئەبێ دوایی گەرنی خۆشمان پێ ئازاکەین ئینشاءالله خوای گەورە هەموو لایەکتان سەلامەت کا و تاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەتان قبوڵ کا و تاکو بە یەگەشتنەوەیەکی دیکە و ئەڵقەیەکی دیکەی بەرنامەکەمان هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین
خواتان لەگەڵ.